کاتتان باش بینەرانی خۆشەویستی بەرنامەی ئاور هەرو جۆرەی کە ئاگادارن و ئەگەر ورد ببینەوە لە مێژووی کۆماری ئیسلامی لە ماوەی ئەم 36 ساڵەی تەمەنی کۆماری ئیسلامی دروشمی زۆری هەبوو و هەر لە سەرەتایشەوە بڕێک نەمادی بۆ خۆی دیاری کرد بۆ ئەوەی کە شکلێک و فۆرمێک لە کۆماری ئیسلامی معرفی بکە بە وڵاتانی دەرەوە. ئەو شتانە بڕێک خاڵ ئەگەر ئاماژەی پێ بکەین وەکو لە جلوبەرگە ئەگەر دەربکەوێ وەکو ئەو چەفیە و کۆتی ئۆرکۆتێک ئەگەر لە بەر زۆربەی گەنج بە تایبەتی لە ئێراندا هەبوو ئەمانە وردە ڕەنگیان کاڵ بووە چەفیە کاڵ بووە و ئەگەر وەکو دروشمی سەر ڕۆژنامەکان و تەلەڤیزیۆنەوانە سێری لێ بکەن وەکو مەسەڵەن دروشمی مەرگ بەر ئەمریکا و مەرگ بەر شوروی و مەرگ بەر ئیسرائیل و مەرگ بەر ئینگلیس و ئەوانە بەڵام ئەمانە هەمووی ئەگەر دقەتی لێ بکەن وردە خەریکن کاڵە بنەوە بەڵام ئەوەی کە زۆر دیارە دووشت لە کۆماری ئیسلامیداوە لە نێو خەڵکیشدا لە ڕێپێوانەکان ئەیبینین و حکوومەت ئیسرائیلێکی زۆری لەسەرکات کە حتمما دیار بێ لە ڕێپێوانەکاندا یەکێک مەرگ بەر ئەمریکایە و یەکێکیش حیجاب بۆیە داوامان کرد لە هاوڕێی بەڕێز خاتوو ڕۆشنە جوانمەردی کە لەم بەرنامەی ئامادە بێت و باسێک لەسەرەوە بکەین و بە تایبەتیشێک ئاماژەیەکی تری پێ بکەین مەکارمی شیرازی یەکێک لە مەراجعی تەقلید لەم ڕۆژانە ئاماژەیەکی بەوە کرد کە ئەگەر حجاب لە نێو ئێراندا نەمێنێ وەکو ئەوەیە کە نظامی ئیسلامی یعنی هەمان نظامی کۆماری ئیسلامی مردووە و لە ناوچووە. خاتوو ڕۆشنە بەخێربێ. مەبەستی جمهوری ئیسلامی کۆماری ئیسلامی چییە کە ئەوەندە لەسەر حجاب تاکی دەکات؟ بەڵێ منیش بەنەوەی خۆم سڵاو و ڕێزمە هەیە بۆ بینەرانی بەرنامەی ئاور و هەروە بینەرانی بەرنامەی ڕۆژهەڵات. دیارە ئێمە ئەگەر جەخت لەسەر ئەوە کەینەوە هەر لە ئەوڵی ئینقلاب و زمانی کە لە 16 ئیسفەندی 57 کە جمهوری ئیسلامی هاتە سەرکاریا بە نەوعی بێژین ئینقلابی خەڵکی ئێرانی دزی خۆی یەکەم جریقەکان یان ئەوڵین کارهایە کە کردی ئەوە بوو کە حیجابی بۆ ژنان ئیجباری کرد هەرەوە بوو لە ساڵی 57 تا ژنان هاتنە سەر خیابانەکانەوە بە حیجابی ئیجباری ئێترازیان کرد ئەوەیە جمهوری ئیسلامی یەکەم شتی کە پی وایە ئەتوانێت لەسەری کاری بکاوە تا ئیسش پایەکانی ڕاگیرکردە حیجابی ئیجباری ئەوە قایەتە بێژین تعریفێکیش دابنین بۆ حیجابی ئیجباری لە ئێرانە کە چیە حیجابی ئیجباری بە معنای نەیفکردنی حقوقی ژنێکە یا اینکە نوعی توندوتیژیە بەرامبەر ژنێکە تۆ حیجابی بەسەرا داسپێنی ئەوەی لەبەر ئەوەیە ئێمەش کە ئەتوانین بێژین بەڵێ بۆیە کاریشی کردە ئەم چەند ساڵە بە هەموو کولتورەکانیەوە هەم لە میشاکەن بەشی سدا و سیماکەی هەم لە ناو عورفی کۆمەلگاوەتەوە یوانە کاری کردە کە نوعی پوششی ئیسلامی بۆ ژنان ئێران دروستکە ئەگە تەوەجۆتان بۆ کردوێ ئێماگەر خەڵک مبارزەی ئینقلابی نەکردکە لە ئام ئاستی ئێستا بێ کە جارێکی تر پوششکە هینی 100 ساڵ بە لەمەیە بێتەوە ژنان جارێکی تر بچنە ناو ینی بن بە گوڵۆڵێکی پارچە و ژن لە ناو ئەوە حسار بدرێت و نەتوانانی هیچ حقوقێکی خۆی ئەو خۆی ئەم جۆرە حیجابە ئەتوانین بێژین جۆرێکە کە ژنان پاڵێنێ بۆ دواوە کە بچێتەوە ناو ماڵەکانەوە و نەتوانن مافەکانی خۆیان دەستە بەرکەن حیجابی ئیجباری یەکێ لەو شتانەیە کە یەکەم جار حقوقی ژن پێشێ دەکات. باشە ڕۆشنەخان هەروە کە ئەزانن ئەو قانونانەی کە ئێران تەطبیقی ئەداوە لەسەر خەڵکی ئێران پیادەکات ئەوەی کە خۆشی ئەڵێت و بینیومانە لەسەر ئەحکامی شەرعی ئیسلام و زۆرینەی خەڵکی ئێرانیش پەیڕەوی ئیسلامن ئیسا بەکردەوە بێیانەبێ ئەوە کارمان نیە بەڵام ئایا لە ئیسلامدا چەند حکممان هەیە ئەوەی کە خۆیان پێ ئەڵێن محەڕەمات یان ئەوانەی کە ئیجبارە کرێ لەسەر خەڵک کە حتممە ئەبێ بکرێەوە بێ ئەملاوەلا نابێ لێلا بدەیت چەند حکممان هەیە کە ئەوان تەنیا و تەنیا ئسرار لەسەر حیجابەکەن بەواخە خۆشێگە جوان بچیتە ناوەڕۆکیەوە و حکومە شەرعیانە ئەوەی کە پێژێ حیجابی ئیجباری ئەوەش وان نییە کە دروستە ێژێت مەسەلەن بۆ ژنێکی ئیسلامی بێتەن هاتمی چاو وچی دەستی دەرۆبێ بەڵام میشاکە هەروەکە خۆشتان وتەن خەڵکی ئێران هەمووی مەسەبی ئیسلامی نییە بەهاییتیایە مەسیحیتیایە یەهودیتیایە و دینەکانی تریشیتیایە ولی ئێمە کە وەختت میشاکەین وردەبینەوە ئەم ئەحکامە بەسەر هەموو ژنانی ئێرانە سەپاوە ینی ژنێکە بەهایی ئەتوانی یا ژنێکە مەسیحی ئەتوانێت بێ حیجاب بێ ئەو کە زۆر دینەکەی فەرزی نەکردە لەسەری و شریعەتەکەی زۆر تونیە لەسەری ئەوش مەسەلەن ئەو حیجاب ئیسلامیان بەسەرا سەپانەوە ئەبێ وەکو ژنێکی ئیسلامی بێتە ناو جامعەوە لە ناو وەکو جامعەکەی یا بۆ شوێنی کارەکەی یا بێتە ناو خیابان و ناو خەڵکەکەەوە. مەکارمی شیرازی لە درێژەی هەرە و قسانەیدا ئاماژە بەوە کات کە وڵاتانی ڕۆژاوایی
ئەو هەموو تووشی گرفتاری و کێشە ئەوانە بوون تەنیا لەبەر ئەم ڕعایەت نەکردنی حیجابەیە. لە ڕاستیدا وایە وڵاتی خۆمان وە کۆمەلگای ئێران چە بە حکوومەت و بە خەڵکیشەوە زۆر لە پێشەوەی وڵاتانی ڕۆژاوایین؟ کاک فازڵ تمیشاکەن ئێمە ژنان بەر لە ئینقلابیانی ساڵی 57 مجموعێ ئازادیان بوو یەکێەوە هیچ نەبوو بەسەر پوششی خۆیانە ینی ئازادی ئەوەیان بوو کە چی بکەنە بەریان و چی نەکەنە بەریان یا واین کە بێژین ژنانی ئێمە قبل ساڵی 57 ئیتر قایل نەبوون بەو جایگا سنەتێ ئێوە میشای تێفی چەپەکان کرد کە چەند ناو ژنانە ڕۆشنگری و چەندیش بۆ ژنانیش کاریان کرد. ئەوە بوو ژنی ئێرانی ئەمانگەرێکیانە بەم حکومە ئیسلامی کە جایگایەکی ئیسلامی بۆ دروستکەن و ژنی ئێرانی وە ژن ئەلبەت ئەمەگە باس لە ئێرانەکەی نەتەوەکانی تریش هەیە هەر کەس بۆ خۆی فەرهەنگێکی هەیە لەسەر لباسەکانی خۆی بەڵام ئەم گەرێکێتی هەمووی لەژێر پوششی لباسی ئیسلامیە یەکدەست بکاتەوە هەمووی بە یەکشت بناسێنێ ینی فقط نمادی ژنی ئەو دوای انقلاب خمینی هاتکاری بۆ چی کرد نمادی زەنی ئیرانی ئەوەی کە پێش نمودی ژنی ئێرانی وە لباسی ژنێکە بە چادرێکی ڕەشۆ دێتە ناو خیابانەوە یا لەسەر مەدرسە یا لە شوێنە کارەکانەوە ئەو ئەم کاری کرد بۆ یەکدەستکردنەوە یا بۆ لایەنەکانی تر سەرکوب بکە ئەوەی کە واقع بێژین ئێمە واقعا ئیسلام بووەتە باعیسەوە کە کامە پیشڕەف لە ناو جامعی ئێرانە یا لە ژنان میشاکە ژنانی ئێمە بەجێەوە مجموعی ئازادیەکیشان بوو تا ساڵ 57 ئەو ئازادیانیشیان لەدەستدا خۆی ئەو لباسە کە بە زۆر تۆ ئەیکەیتە بەریەوە نمادێکی لە توندوتیژیە هەموو ئینسانی ئازادە چۆن نتوانانی لباس کاتە بەری بۆ نمونەت میشاکە ژنێک ئێستا مەسەلە ئەمە مەسەلە کۆمەڵایەتیەکەیە بۆچی مەسەلەن ئەو هەمیشە گەرێکێتی دیدگایە نگاهێکی جنسیەتی لەسەر ژن بێکە ژنی ئەگەر بە جۆرە بێتە ناو خیابانەوە مەسەلەن خەڵک چاوی نەزەری خراپیانەیە ئەو جامعەکەی خۆی وای بەرە ئەوە سەوقا کە شتێکی پیا و سالارانە خۆت میشاکە ئیجابی ئیجباری یەکێ لە ڕشتە یەکی لە بەرنامەکەی نظامی مەرسالارانەیە یا پیا و سالارانەیە ئێمە ئەوە ئەزانی کەشت ئەو شتە ئەو قسەی کە مەکارمی شیرازی کردێتی واقعا ڕاست نییە هەر میشاکە ئەم ژنان ئەگەر میشاکەی لە تۆپێ پارچەوە ئەبن بە تۆپێکی پارچە هیچ حتا بۆ لایانی بڵین پزیشکەکەی خۆشیان ئێست میشاکە لەم ماوە دانێ سمینارێ بوون لە دەرەوەگردیوان کە ژنانی ئێران چنێ لە کەمبودی ویتامین ڕەنجەوەن تەنها بە دەلیلەوە کە خۆر نایە لەسەر و قژیان ئەوە بەشێکێت ئێمە لاانە هینگار ژنان ناتوان بچنە ناو عەرسەهای وەرزشیە ژنان ناتوانن بەدڵی خۆیان لە شوێنهایەکی ترەوە مەشاغڵی لە یا ناو ئیدارەکان ڕەفتارکەن یا مناڵێت میشاکەن ئێمە مناڵەکان ئەمە خۆتەنها میشا مناڵێکە ئەیخێتە ناو تۆپێکی پارچۆ چه ئازادیەکی هەیە بتوانێت بەدڵی خۆی کایاکە یان کە واقعا ئەگەر جامعەی ئێمە بەرەو پێشچووە کامە جامعی بەرەوەی کامە ئازادی ژن ژنان کە توانین لە جامعی ئێرانە ئازاد بن من بە نظرم تەنها قسەیەکە بۆەوە چون ساڵهانێکی زۆرە جمهوری ئیسلامی ستون و پایەکای خۆی لەسەر سەرکوبی بەشێکی زۆر لە ژناندانا تەنها ئەوە سەرکوبکردنی ئەوەیە هێنا هیچ دەستکەوتێکی بۆ ژنان نەبوو ئەو حیجابی ئیجباریە دایانە زۆر زەرەریشی بووە بۆیە باشە ڕۆژنەخان ئەگەر بە جۆرێکی تر بتوانین لێ تێبگەین من ینی ئەگەر لە بڕێک لەو کەسانێک لە دەسەڵاتی ئێران نزیکن یان ماوەیەک خۆیان لە ناو سیستمەکە بوون و لە بڕێک لە وردەکارەکانی ئاگادارن ئاماژەیەک ئەگەر بەوە بکەین ئایا ئەمە ئەو مەبەستەی مەکارم شیرازی باسەکە ناتوانین بە جۆرێکی تر تعبیری لێ بکەین کە بەڵێ قازانجی خۆیانی تایە نەک کۆمەلگایان چون بڕێک لە کارناسان باس لەوەکەن مافیایەکی اقتصادی لە پشتی ئەم قەزیەیە کە حجاب ئیجباریەکەن شکن یەکی لە شتانە وایە خۆ تەنها ئەمە کولتوری نماد و پوششی ئیسلامی نییە یەکی لە شتانەی کە لە پشتی ئەم قەزیە ئیسلامیە دیارە جمهوری ئیسلامی تاتیکەکانی هەر جارێک و بە جۆرێک ئەوێزەکە بەڵام تاتیکی لەسەر ئەوەی کە ژنان بەردەوام ئەبێ حیجابێکی ئیسلامی بووە بە ئەم 36 ساڵە نەیگۆڕێ دلیلیش ئەوە یەکێک لە گەورەترین اقتصادەکانی لە پشت میشاکەن ئێستا لە ئێران کە تەوەجو کەیت ژنێکە مەسەن ساڵانە حتا ساڵ یەک جار پێشبێژی چاشێوەکە سێنێ چاشێوێک بە 50,000 نوع خاصەکەی داینین هەفتا 80,000 تۆ حسابی بکە لە ساڵە 3 میلیارد دلارە گرێتەوە ئەم 3 میلیارد دلارە ئایا ئەم کارخانانە بەدەستکیون دیارە هەر بەدەست ئەو کەسانەوەی کە خۆیان باڵێک لە باڵەکانی حکوومەتن ئەمە تەنها مەسلەی فەرهەنگی و بە کولتوریکردنی حیجابی ئیسلامی نییە بەشێکیشی مەسلەی اقتصادێکی گەورەی لە پشتە کە هەرێکێت و گیرفانی خودی ڕژیم چی بکە کۆمەلگای ئێران و بە تایبەتی بەشی خەڵکی ئێران خۆ نابێ هەر تەنیا ئاماژە بەوە بکەین کە پیاوە یعنی ژنان ئەبێت لایەنگری مافی خۆیان بن پیاویش ئەبێ هەوڵ بدا چون لە کۆمەلگایەکە لە هەردوو پێکاتەکەی هەیە و هەر جۆرێکیش حسابیکەن پەیوەندیان بە یەکۆ هەیە بەڵام ئەم کۆمەلگایە و بەگشتی ژنان
هەوڵ چۆن بدەن و ئەبێت چی بکەن بۆ ئەوەی کە دروشمی یا ڕووسەری یا تووسەری نەمێنێت. خۆیەکی لە شتانە کە ئەم چەند ساڵە بزوتنەوەی ژنانی شکاریان بۆ کردەوەیەکە حیجابی ئیجباری لاچێ حیجاب معنایەکی ئیجباریە مادام کە تۆ ڕووسەریە بە زۆرەوەی ئەو نیشانی نەوەی توندری بەڵام کارێکی ئەوەی کە تۆ مشاکە ئێستا بزوتنەوەی ژنان خۆی لە عینی حاڵا بزوتنەوەیکی قارەمانەی مەدەنیە ئەبێ کار لەسەرەوەکەن ئەم حیجابی ئیجباریە چەندە ژنان پاڵات بۆ ماڵەوە چەندە ژنان لە ئێستت مشاکە زۆرترین نقشی تحسیلکردە لە ناو ئێرانە ژنەکانن بەڵام هەر بەدەلیل ئەو پوششی حیجابی ئیسلامی ئەو عورف و قانونە کە بۆیان دانن ناتوانن زۆرترین کار بەدەست بێرێنە جامە ئێران کەمترین کار هەبەدەست ژنانەوە فەرهەنگسازیەکی هەمەلایەنی گەرەکە کە بتوانی کاری بۆکەی مثلا بۆ نمونە تۆ توانی کارکەی لەسەرەوە ئەو ژنانەی کە لە ئێرانەوە چن نەچنە ژێرباری ئەو سەفیرانە یا ئەو وڵاتانی ترکە لە ئێرانەوە چن نەچنە ژێرباریەوە کە مثل مشاکە زۆر جار ئەم مەسەلەی کە سەفیرێت لە وڵاتێکی تر ئوروپاییەوە چێ بە حیجابی ئیسلامیەوە چێ بەمانتۆوە چێ ئەتوانێت تۆ نەچی یا اینکە تۆ جوابگوی ئەوە نەیە کە من بە حیجابی ئیسلامی بێ بە حیجابی ئیسلامی خۆ نوعی تاییدکردنی ئەو حیجابی ئیسلامیە حیجابی ئیجباریکردنە و زۆر شتی ترشەیە کە کاتۆ ئەتوانی کاری بۆ کاری فەرهەنگی بۆکەی مەسەلەن وەکو خۆمان کە کوردین بەردەوام لە ڕۆژەکانی خۆمانە بە جلی خۆمان بینە دەرەوە کە ئەم نمادە ئیسلامیە سەر نەگرێ و نتوانێت زیاتر لەوە ڕێشە دروست بکە تەنها ئێمەش نین مشاکە ئێران ملیت و قومیەتی زۆر هەر کەس دەتوانێت بە لیباسی خۆی زۆرتر بێتە ناو جامعە تا کەم ئەم شتێک کەم ڕەنگ بێتەوە دیارە خۆ ئۆرگانە ئەسڵیەکان بەدەست جمهوری ئیسلامیە ئەتوانێت لەوانەشە فەرهەنگسازی و کەم ڕەنگتری کەیتەوە ئەم نوعی تەعەسوباتە کە بە نسبەت ژنێکەوەیە کە لە خیابانە مەسەن سەری ڕوتەکە مشاکە وەختە لە خیابانە تۆ ئەمرە بە معروف نەهی منکەرە دەستی ژنێکە گرن ئەیخەنە ناو ماشینەکەەوە یعنی خەڵکانی تریش ئەو نەبێلایەن نەبن لەسەری بێنە جواب ئەمە تەنها بردننی ژنێ بۆ ناکومیتەیەک نییە واقعا ئەمە ڕوخانی کولتورێکە گەرەکێتی بیرروخێنەوە بە زۆریش گەرەکێتی کولتوری خۆی پسەبێنێ کە کولتورێکی دواکەوتوانە و تەعەسبە دش بە ژنە ئاماژە بە خاڵێکی گرنگ کرد حەزم کرد تۆزێک لەسەرەوە تاکیدێکی زۆرتر بکەیتەوە ئایا کەسایەتی سیاسیەکان و بە تایبەتی ئەحزابی ئۆپۆزیسیۆنی ئێرانی وەکو حزب کوردیەکانیش بە تایبەتی تا چه ڕادەیەک ئەتوانن لەسەر ئەم مۆزوع کار بکەن کە ئەو کەسایەتیانەی کە لە دەرەوە لە وڵاتانی دەرەوە بە تایبەتی ڕۆژاوایەکانە چون بۆ ئێران سەفەرەکەن زەختێ بخەنە سەر ئێران بۆ ئەوەی کە ئەم قانونە لانی کەمەکەی لەسەر ئەوان پیادە نەکرێت بۆ ئەوەی کە خەڵکیش وردە لە فێر بن ئایا حزبەکان ئەتوانن وە کەسایەتیەکان 100% مشاکە وەختێ تۆ ئێران تەنها مەسەلە ئەوە نییە بۆ مەسلەیەکی فەرهەنگی بێت کارێکی دیپلۆماسی بەشێکی زۆری ئەم کارش ئەتوانێت مەسەلە لە دانیشتنە ئابوووریەکانە لە مەسالی ئابووریا مەسەن هەیئەتێ دێت بۆ ئێران کۆمپانیا چەندین کۆمپانیا دێت لە مەسەل لە ئێران کارەکەن ئەوانە ئەتوانن مەسەلەن ئەحزابەکانی بەعام ئەحزابەکان ئۆپۆزیسیۆن کارکەن لەسەریان کە ئەمانە ئەونا ملکەچی قوانینی جمهوری ئیسلامی نەبن کە بتوانن لە ناو چنە ناو ئێران و مشاکە وەختە تەحریمە اقتصادیەکان هەیە ئێران خاتە ئێرانیش ناتوانێت بەردەوام کە قوانینی خۆی وەختی فشار بێ وەختی تەحریمەکان میشیان تەحریم اقتصادیانەکە لە مەسەلەی هەستەیەکە چەنێ توانیان فشاری بۆ بێرن و مجموعەیە ئیمتیازی لێ بگرن لەو مەسائلانەش ئەتوانن هەر ئەو کەسانە کە ئەچن بۆ ئێران زۆر ملکەچی قوانینی جمهوری ئیسلامی نەبن. خاتون ڕۆشنا جوانمەردی ئەندامی دەستەی بەڕێوەبەری کۆمەڵی ژنانی ڕۆژهەڵات زۆر سپاس لە ئامادەبوونتان بۆ ئەم بەرنامەیە. سپاس لە ئێوەش بۆ ئەوەی کە هاوڕێمان بوون لە بەرنامەیەوە هەتا کۆتایی بەرنامەکە لەگەڵمان بوون. هەتا کاتێکی تر و بەرنامەیەکی تر ماڵەوە.